ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامی ڕۆژ باش منهاژ غەفور کاتژمێر حوتی تەواوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی ڕۆژ باش هەوڵ دەدەین لە تەواوی ئەم کاتژمێرەدا چەندین بەرگە و بابەتی بەسوود بۆ سەرنجڕاستێت و زانیاری ناوخۆ و دەرەوەی جیهانیش بە ئێوە ببەخشین و بۆ ئێوەی باس بکەین. بێگومان ئێمە لە وەرزی زستاندا ئامادەکاری تەواوەکەین بە تایبەت کاتێک کە خانوو دروست دەکەین یاخود ئەمانەوێت شوێنێک هەڵبژێرین بۆ نیشتە جێبوونوان گرنگی بەوادەین بزانین لە ڕووی گەرمی و ساردیەوە تا چەند گونجاوە و ئێستاش پێشکەوتنەکانی جیهان لەو ئاستەدایە کە بتوانین تەواو بەرگریەکی وا دروست بکەین لە خانووەکانمان یاخود لە شوێنی نیشتە جێبوونەکان تا خۆمان بپارێزین لە سەرما کاتێک بیر لە سەرماکەین و یەکسەرەڵین چی بکەین و ماڵەکەمان چۆن گەرم بکەین. ئێمە ئەمڕۆ باسی واکەین بزانین حکوومەت هێرمی کوردستان پلانی چییە و ئەو کەسانەی کە شارەزان لەو بوارەدا بۆی کە لە داهاتوودا خانووەکانمان یاخود ئاپارتمەکانی نیشتەجێبوون چۆن ئەوە بە چ شێوازێک و تایبەتمەندیەک کێبێت تا بەرگری گەرمی و ساردی بکات. بەرگە و بابەتی دیکەمان زۆرە لەگەڵەوەی کە هەمەڕەنگە و سەرنجڕاکێشە بەڵام پێشەوەی بچمەوە ئەو بەرگە و بابەتانەوە سەرەتا بە کورتێک لە هەواڵە ناوخۆی جیهانیەکان دەست پێەکەین. سەرۆک بارزانی لەگەڵ نێردەی تایبەتی سەرۆکی فەڵەستین کۆبووە لە سەلاحەدین سەرۆک مەسعود بارزانی لەگەڵ لیوە جوبرایل ئەلڕەجوب نێردەی تایبەتی سەرۆکی فەڵەستین و ئەمینداری گشتی ڕێکخراوی فەتح کۆبووەوە. لەو کۆبوونەوەیدا نێردەی تایبەتی سەرۆکی فەڵەستین سڵاوی تایبەتی مەحموود عەباس سەرۆکی فەڵەستینی بە سەرۆک بارزانی گەیاند و وێڕای ئاماژەدان بە پەیوەندیە مێژوویەکانی نێوان گەلی فەڵەستین و گەلی کوردستان سەرسامی خۆشی بۆ بوژانەوەی هەرێمی کوردستان لە 10 ساڵی ڕابردوو نیشاندا. لە بەرامبەردا سەرۆک بارزانی سوپاسی مەحموود عەباس سەرۆکی فەڵەستینی کرد و پێزانینی هەبووە بۆ پشتیوانی و هاوسۆزی گەلی فەڵەستین. پەرلەمانی عەرەبی پێشوازی لە گفتوگۆی نێوان هەولێر و بەغدا دەکات. پەرلەمانی عەرەبی لە ڕاگەیاندراوێکدا ڕایگەیان پێشوازی لە گفتوگۆکانی نێوان حکوومەتی فیدراڵی و هەرێمی کوردستان لەبارەی چارەسەرکردنی کێشە هەڵپەرسێراوەکان دەکات بە پشتبەستن بە یاسا و دەستور و بەدیهێنانی دادپەروەری لە دابەشکردنی سەروەت و سامان لە نێوان گەلی عێراقدا. هەروەها داوای لە وڵاتانی عەرەبی کرد پەیوەندیەکانیان لەگەڵ عێراق کەوتر بکەن. چەند ڕۆژێکە شاندێکی هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی حکومی و لایەنە سیاسیەکانی عێراق لە گفتوگۆدایە. هێزەکانی تورکیا و گروپە چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی کەمپی عین ئیسا و دوو گوندیان تۆپباران کرد. پەیامنێری کوردستان 24 لە کۆبانێ ڕایگەیاند سوپای تورکیا و چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی سووریای کەمپی عین ئیسا و گوندەکانی سەید معەلەقیان تۆپباران کرد. بەپێی زانیاریەکانی پەیامنێری کوردستان 24 تا ئێستا زیانە گیانی و مادیەکانی ئەو تۆپبارانە نەزانراوە. هاوکات هێزەکانی ئەمریکا گەڕێکی چاودێری سەربازیان بە زرێپۆشی برادلی لە زەویە نەوتیەکانی ڕمێلە ئەنجامدا. دامەزراوەی دەرمان و خۆراکی ئەمریکا ڤاکسینی ڤایزەری پەسەند کرد و سپەی دەست بە دابەشکردنی دەکرێت. دامەزراوەی دەرمان و خۆراکی ئەمریکا بە فەرمی ڤاکسینی کۆمپانیای ڤایزەر و بایۆتیکی پەسەند کرد و ڕایگەیاند دڵنیایی لە سەلامەتی ڤاکسینەکە هەیە و سبەی دەست بە دابەشکردنی دەکرێت. دەژڵێت پەسەندکردنی ڤاکسینەکە بە سەرەتای کۆتایی هاتنی ساڵێکی پڕنەهامەتیە. هەروەها دوێنێ دۆناڵد ترامپ ڕایگەیاندبوو ئەگەر دامەزراوەی خۆراک و دەرمان ڤاکسینی کۆڕۆنا پەسەند نەکات با دەست لە کار بکێشێتەوە. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری لەبارەی ئاهەنگەکانی سەری ساڵ دەدات. تێدرۆس ئەدهانۆم سەرۆکی گشتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاند جەژن و بۆنە و سەری ساڵ کاتی پشودان و ئاهەنگێرانە بەڵام ئەگەر وریانە بین خۆشیەکانمان بۆ خەمناکی دەگۆڕێن. ڕاشیگەیان پێویستە لە کاتی ئاهەنگەکانی سەری ساڵ و کرسمس ڕەچاوی دووری نێوانمان و خۆپارێزی لە کۆڕۆنا بکەین ئەگەر نا ئاهەنگی دەربڕینی خۆشی پێچەوانە دەبێتەوە بۆ گریان.
زۆرینەی وڵاتانی جیهان پابەندبوونی خۆیان بۆ ڕێکەوتنی پاریس بۆ کەش و هەوا دووپات دەکەنەوە بە بەشداری زیاتر لە 7 سەرکردەی وڵاتی جیهانی لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە کۆبوونەوەیەکی نێودەوڵەتی لەبارەی ژینگە و کەش و هەوای جیهان بەڕێوەچوو. لە کۆبوونەوەکەدا سەرکردەکانی جیهان پابەندبوونی وڵاتەکەیان بە ڕێکەوتنی پاریس بۆ پاراستنی ژینگە و کەش و هەوا دووپات کردەوە. لەلایەن خۆشیەوە جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ڕایگەیاند لەگەڵ دەست بەکاربوونی وڵاتەکەی دەگەڕێتەوە ناو ڕێکەوتنی پاریس بۆ کەش و هەوا. ئەمە کورتەیەک بوو لە هەواڵە ناوخۆی و ناوچەی و جیهانیەکان. ئێستاش ناوەڕۆکی پرۆگرام دەست پێ دەکەم. چێکی شێوەکار لە هەولێر بە تێکەڵکردنی ڕەنگە گەرمەکان کۆزانین کچان هەمیشە حەزیان بە ڕەنگە ساردەکانە خود ڕەنگە کاڵەکان هەیە، بەڵام ئەم کچە شێوەکارە لەگەڵەوەی کە خۆی خوێندکاریەکی زانکۆیە و بۆ ئەندازیاری ئەخوێنێ، بەڵام لەگەڵەوەشدا بەهرەیەکی خۆی کە کاری وێنە کێشانە زیاتر نیشان داوە لە وێنە کێشاندا کە ئەو لەو بڕواایەدا نەخشاندنی تابلۆ دەبێت کاری هەبێت هەر کەسێک تەماشای تابلۆی شێوەکاریەکەی خۆی بکات ئەوەی لە ناو خۆیدا هەیە چۆن دەری بڕیوە لەو تابلۆیەدا. با ببینیم زین ئەم خانما چی نەخشاندووە و بە چه ڕەنگێک وێنەی خانمان و وێنەکانی دیکەی نەخشاندووە. تابلۆی ئەم جارەی تێکەڵکردنی ڕەنگە گەرمەکانە و سەمایەکی کچانە. هەڵین بەم تابلۆی کۆمەڵێ چاپۆی کۆمەلگای کردوێتە ئاگر و ئەو کێشانەی لە بەردەم ڕەوتی گەشەی کچان و ژنانە بە سەماکردن وەڵام دەداتەوە. هەڵین 4 ساڵە کاری شێوەکاری دەکا. کارەکەشی زۆر خۆش دەوێت، دەڵێ کاتی زۆری بۆ تەرخان ناکات و زیاتر بیری لای بیرۆکە و ئایدیاکەیە کە دەیهوێ بیگەێنێ بە بینەری کارەکانی. حەزم لە هوەر بوو، هەستم دەکرد کە حەزم لە هوەریە، بەس نەمدەزانی کامە زۆر هوەر بۆ منە هوەری وێنە کێشان هوەری زۆر هوەری دیکەمە هەیە. جا بۆیە وێنەیەکم دروست کرد، ئیتر دواتر وێنەیەکی تریشم دروست کرد، هەستم کرد تاوە لەگەر وێنە کێشانە ئەتوانم خۆم بگوزێنم و هەر لە ماڵەوەش بۆ خۆم پەرم بەخۆمدا و لە ڕێ گوگڵ لە ڕێ یوتیوب و ئەوانە، یعنی پەیمانگای هوەری یان زانکۆی هوەریم نەخوێندووە، هەر خۆم لە ماڵەوە وردە وردە ڕۆژانە یان بە زۆر ستایلی هوەریدا تێپەڕیم بۆ نمونە بە زۆر ستایل وێنەم کێشاوە، بۆ نمونە سەرەتا پۆرترێتم کێشاوە یان هاتوومە سەرڕەساز دوای هاتوومە سەر زەیتی. ئیتر ئەوە کتێکە تابلۆکانی هەڵین وەک خۆی باسی دەکا پەیامیان لە پشتا لەو بڕواژدا ئەگەر شێوەکارێ پەیامی نەبێت با تابلۆی نەبێت و ڕووبکاتەکاری فۆتۆگرافی. هەڵین ڕەنگە گەرمەکان وەک هێمای ئەرێنی بوون بەکاردێنێ و دەڵێ هەوڵم داوە لە کارەکانم وزە و توانای کچان و خانمان زەق بکەمەوە. کە بینەر کە سێری تابلۆ کاکە هێزی لەگەڵ بەکاربێنی بێ بزانێت مانای تابلۆکە چیە. تابلۆکانم بەگشتی کە وەک لێرە یابینی زۆربیان ڕەنگی گەرمن پێکاتون ڕەنجی سۆر و زەرد و نارنجی کە ئەوانە ڕەنجی گەرمن ڕەنجی وزە بەخشن. زۆربەی تابلۆکانم پەیامی ئەوە گەێنن کە ئەرێنی بین. من خۆم وەکو بینەری تابلۆکان و وەکو وێنە کێشێکی زیاتر چێژ لەو تابلۆیانە بینم کە وزەیەکی ئەرێنیە بەخشێت، نەک تۆ دانیشت لە دیاری خەم بخۆیت و ئیتر خۆی وایە هەستی خۆتی تێدا بەکاردێنی هەست خۆی تێدا دەبینەوە، بەڵام لە پاڵ ئەوەش پێویستە تۆ شتێک بەجێبێڵی، شتێکی پۆزەتیفانە، شتێکی ئەرێنی. جا من بۆیە ئەم ڕەنگانە زیاتر زۆر تەرکیزە خەمە سەر ئەو ڕەنگانە، هەم وەکو خۆم هەم وەکو بینەریش کە سەیری تابلۆکانمەکە حەزەکەم وزەیەکی ئەرێنی پێ بەخشێت. هەڵین تەمەنی 18 ساڵە و قوتابی کۆلێژی ئەندازیاریە. لە سەرەتاوە بەکاری کێشانەوەی دیزایانی جلوبەرگی خانمان دەستی بە شێوەکاری کرد. پاشەمە خۆی باسی دەکا هەنگاو بە هەنگاو پەرەی پێدا و چەند ساڵە کە ڕووی کروێتە کێشانەوەی پۆرترێت. حەز و خۆلیا و هەستی خۆی تێکەڵکێشی کاری شێوەکاری کردووە. ئەوەش بە میراتی بەهرەی باوکی دەزانێ کە کاری هوەری کردووە و دەشوازێ لە داهاتوو شێوازی دیکەی شێوەکاری لە کارەکانی ڕنگ بداتەوە. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. بە هیوای بەردەوامی و سەرکەوتن بۆ هەموو کچان بێگومان هیچ کچێک نییە کە هەستێکی جوانیا خود نەخشاندنێک یاخود بەهرەیەک لە ناخیدا نەبێت و بەڵام کات و شوێنی ماوە جاکەی دەریەڕن، ئەوە بێگومان کچان هەمیشە دەستڕەنگینیەکانیان دیارە.
بینە سەر تەوەری پرۆگرامەکەمان کە ئەمڕۆ ئەو بابەتەی دیاریمان کردووە باسمان لەوە کرد کە چۆن حکوومەت یاریمی کوردستان گرنگی بە سیستمی گەرمی و بینا و باڵەخانەکان دەدات بۆ ئێمە میوانداری بەڕێز ئەندازیار شەمەڵ عەبدوڵڵامان کردووە کە بەڕێوەبەری بیناسازی و نیشتەجێبوون لە وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردن بەخێر هاتی زۆر سوپاس سەلامت بەیانیت باش بەیانی جەناب و بەیانی هەموو هاوڵاتیان و کورد و کوردستان باش زۆر سوپاس زۆر سوپاس کاک شەماڵ پێوان بڵێ ئایا دابڕانی گەرمی چییە و سوودی چییە بەتایبەت لە شوێنەکانی نیشتەجێبووندا سەرەتا زۆر سوپاسی کەناڵی 24 دەکەم سوپاسی هەموو ئازیزان و خۆشەویستان دەکەم ئەوانەی کە یارمەتیاندام بۆ داهێنانی ئەم کتێبە سەرەتا دابڕانی گەرمی پێناسەکەی نەهێشتنی گواستنەوەی گەرمی لە کاتی هاوین لە دەرەوە بۆ ژۆرەوە و بە پێچەوانەش لە زستانان پاراستنی گەرمی ژۆرەوە و نەگواستنەوەی بۆ دەرەوە دابڕانی گەرمی بۆ بینایەکانمان بەڕاستی گرنجێکی تایبەتی و تایبەتی خۆی هەیە پێویستە هەموو خاوەن باڵەخانە و هەتا یەکەکانی نیشتەجێکردن گرنجێکی تایبەت بە دابڕانی گەرمی بدەن کاک شەماڵ ئەم کتێبە کە نووسیتە لەسەر تەواوی ئەو بابەتانەیە یاخود هەموو ئەوەی تایەکە کەسێک بێوێت سبەی ڕۆژ بازرگانێ بە یاخود وە بەرهێنێک بێ بتوانێت ئاپارتمانێکی گەورە یاخود شارێکی نیشتەجێبوون دروست بکات چۆن سوودی لێ ببینێ هەموو ئەو بابەتانی تایە لە ناو کتێبەکەدا سەرەتا پێشەوەی وڵامی پرسیارەکەی جەنابەت دەمەوە ئەوەی لە ڕاستیدا ئێمە وەک وەزارەتی ئاودانکردنەوە و نیشتەجێکردن کە دەستمان بە دیراسەتی دابڕانی گەرمی کرد بتوانین ڕێنمایی یان راپۆرت یان جێبەجێکردنی دابڕانی گەرمی بکەین ئەو ئەرکە بە من ڕاستپێردا لەلایەن وەزارەتەوە بەخۆشحاڵیەوە ئیدی لە دوو مەسادر گەڕام هەرچەندی گەڕام لە دوو مەسادر ئەو مەبەستم بیرۆکەی ئەو کتابە و هاتەجێ کە چەند گەڕام لە مەسادرەکان چ مەسادری عێراقی بی یان عەرەبی بی یان وڵاتانی دەوروبەر هەتا وڵاتانی ئەوروپی و ئەمریکیش وڵاتە پێشکەوتۆکان مەزدەرەک نەبوو هەموو بابەتەکان لە خۆ بگری ئیدی لەگەر جەنابی بریکاری وەزارەتی ئاودانکردنەوە ئەندازیار ئاگرین عەبدوڵڵا عەزیز کە لێرەوە سوپاسی جەنابی دەکەم بەڕاستی هەوڵ و هیممەتی جەنابیان بوو بیرۆکەی دانانی ئەو کتابەماندانا کە هەموو بابەتەکانی پەیوەست بە دابڕانی گەرمی چ لە بواری جێبەجێکردن بی ئەوە وڵامی پرسیارەکەتە ئەو کتابە بۆ هاوڵاتیەکی هاونیشتیمانیەکی ئاسایی بێوێ خانیەکی گچکە دروستکە یان باڵەخانەکی مامناوەند دروستکە یان پرۆژەکی زۆر گەورە دروستکە هەموو بابەتەکانی تێدایە بۆ ئەندازیارێک بێوێ دیزاینی دابڕانی گەرمی بکە لە هەمان کاتدا هەموو بابەتەکانی تێدا دەتوانی ئاعتیماد لەسەوەی بکە لەبەرەوەی مەسادرەکانی بەکارمینایە زۆر مەسادری بەقووەتن سێم ئەگەر کەسێک دابڕانی گەرمی تەسمیم کردبوو هەمان کات دەتوانی ئەو بابەتانەی کە لە ناویتی بستوانی چۆن بزانی ئایا تەسمیمەکە گونجاوە یان ناز ئەوی لە هەمویان گرنگتر پێوەرەکەم دانایە لە دابڕانی گەرمی لۆ هەرێمی کوردستان یعنی پێوەرەکی تایبەت یوڤالیو هەیە کە گواستنەوەی گەرمیە بەوە دەناسرێ ئایا ئەو کەرستەیە دابڕانی گەرمی هەیە یان نا هەستایمە لێرانە بە پێی دیراسات و بە پێی ئەو شتانێک کە هەم بووە کە سەردانی وڵاتانی ئەوروپا و دەوروبەرم کردیە هەستایمە پێوەرەکەم دانایە بەداخەوە حکوومەتی عێراقی لە کۆدی دابڕانی گەرمی کە پێی دەنێن المدەونەت العەزل الحەراری کە 2013 لەلایەن وەزارەتی ئیعمار و ئیسکانی عێراقی دەرچووە هەڵەی زۆر زەقی تێدا یەک لەوانە یوڤالیوەکی بەرزی دانایە هەرچەندە ئەمە وڵاتانی دەوروبەرمان کە مقارنە بەراوردم کرد لەگە ئەو وڵاتانێ وەکو تورکیا کە زستانی نێزیکە لەمە ئوردن هاوین و گەرمای نێزیکە لەمە سعودیا ئیران کوێت بەحرێن کە جیاوازیەکی یەکجار زۆری هەبوو بیدی گەشتینە ئەو قەناعەتەی کە پێوەرەکی تایبەتی عەزلی حەراری هەمان شت لە هەموو کەرستەکانیان لە هەموو
پارچەکانی بینا دیوارە بانە بۆ نمونە دەرکایە پەنجەرەیە کۆدیشماندانە هەر بابەتێک پەیوەستبی هەتا ئەو کەرستانەی کە لە دنیاە هەیە کە دابڕانی گەرمی هەیە تێیدا لە هەمان کات هەستایمە جیاوازم کرد بێگومان بە ڕەچاوکردنی کەش و هەواش یاخود گونجاندنی ناوچەکان کاک شەماڵ تا چەند حکوومەت هەرێمی کوردستان گرنگی دەدات یاخود چۆن گرنگی دەدات بە سیستمی دابڕانی گەرمی ئەوەی لە ڕاستی بێ ئەمە وەک وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردن بەخۆی سیستەمی دابڕانی گەرمی بەڕاستی لە هەموو دنیا زۆر زۆر گرنگێکی تایبەتی پێدەدەن لە بەوەی سوودەکی یەکجار زۆری هەیە لە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لۆ وڵاتەکەی و لۆ هاوڵاتیان حکوومەت ئەمە ئێمە وەک وەزارەتی ئاوادانکردنەوە نیشتەجێکردن لە ساڵی 2016ەوە هەستین بە ئامادەکردنی راپۆرتێک بە یارمەتی شارەزایان زانکۆیەکانی هەرێمی کوردستان و دەرکردنی نامیلکە و ڕێنمایی بە خۆشحاڵیەوە بەرز کراوە بۆ ئەنجومەنی وەزیران کابینەی پێشتر لەلایەن جەنابیانەوە گەشتاندنی پێکرا لە مانگی 11 2019 سمینارەکەم ئامادە کرد لەسەر دابڕانی گەرمی بۆ بینایەکان لە هەرێمی کوردستان بزەبت بە عینوانی ئەو کتابەی بوو ئەنجە ئەو کتابم دانە نابوو سمینارەکە بە خۆشحالیەوە ئەوانەی لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی شارەوانی و بەڕێز دکتۆر محەممەد شوکری دەستەی وەبەرهێنان و هەموو وەزارەتەکان بەشداریان کرد لە مەحافەزە و بە هەر حاڵ لە کۆتایی سمینارەکە بەڕێز جەنابی وەزیری ئاوادانکردنەوە نیشتەجێکردن ئەندازیار دانا عەبدولکەریم داوایەکی لێ کردم راپۆرتێکی ئامادە بکەم دەربارەی دابڕانی گەرمی بۆ بیناکان لە هەرێمی کوردستان راپۆرتەکەم ئامادە کرد سەبارەت بە دابڕانی گەرمی لە هەمان کات لە بیرم چوو بە سەرۆکی سندیگای ئەندازیارانی کوردستان بەڕێز ئەندازیار عەبدوڕەحمان کووردا بەشدار بوو پاش سمینارەکەی بەیانێکی دەرکرد بەیانێکی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کرد وەزارەتە پەیوەنددارەکان کرد وەزارەتی خۆمان کرد کە ئەو سمینارەی کە لەلایەن کەواتە حکوومەتی هەرێم بەم جۆرە بە دوواداچوونی کردووە و بابەتە گرنگەکە ئەوی برێن حکوومەت کە ئێمە وەکو وەزارەتی ئاوادانکردنەوە تەواوی دابڕانی گەرمی جێبەجێ دەکەین لە دیزاین و لە جێبەجێکردنی دابڕانی گەرمی ئەو راپۆرتە بە خۆشحالیەوە کە بەرز کراوە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە بڕیاری 50 ئەوە گەشتاندنی پێکرا لە هەموو وەزارەتەکان لەن و پاشدەبی دابڕانی گەرمی جێبەجێکەن بە سوودوەرگرتن لەو راپۆرتە لە هەمان کاتدا کە وەزارەتیمە و وەزارەتەکان دابڕانی گەرمیان وروژان جەنابی سەرۆکی حکوومەت هەستا بە بڕیاری 50 بڕیاریدا بە دانانەکی کۆدەکی تایبەتی بە هەرێمی کوردستان لەسەر بیناسازی یەک لە کۆدە هەرە گرنگەکان دابڕانی گەرمی کە بە خۆشحالیەوە کاک شەماڵ یەینە سەر وردەکاری زیاتر لەسەر ئەو بابەتە بەڵام ئەگەر پێمان بڵێ سیستمی دابڕانی گەرمی چۆنەتوانرێ و ئاماژە بۆش بکەین کە ئەم کەرەستانە چین هەموو کەرەستەکان بەردەستە لە هەرێمی کوردستان ئایا ئێوە کە سیستمێکی ئاوا باس دەکەن بتوانن لە بیناکانە بکرێت ئەم هەموو کەرەستەیە بەردەستە و باسێکی ئەو کەرەستانەشمان بۆ بکەیت چۆنە و چۆن ئەتوانێت ئەو گەرمیە بپارێزێ هەم لە هاوینە و هەم لە زستانیشدا زۆر سیارەکی زۆر لە جێە سەبارەت بە دابڕانی گەرمی بۆ بینایەکان طبعاً سێ تەوەری سیان سێ پارچەی زۆر زۆر گرنگ هەیە لە بینا کە هەم گەرمی دێتە ژۆرێ هەم گەرمی لێ بێ فڕۆدەچی یەک لەوانە بانەکانە واجیهەی بینایەکەیە کە زەویە کە ئەو شتانە گەرمی و ساردی لەوێوە دێتە ژۆریان بە فیڕۆدەچی هەر شوێنە کەرستەی تایبەتی خۆی هەیە لە بەکارهێنانی کەواتە ئەو کەرستانە هەمووی لێرە بەردەستێسە بۆ نمونە ئەو
ئەم نمونانەی کە هێناوتە بەڵێ تەواویان لێرە هەیە بە شێوەیەکی تەواوی یاخود ڕێژەیەکی زۆر هەیە کە بتوانرێت لە هەموو بینانوەیەکانە دیاری یاخود دابنرێ و بەڵێ ئێستا بۆ نمونە لە بینایەکی ئەگەر بێت و لە بغیان سپیکاری بی ئەو دوو مادەیە زۆر باوە لە زۆر بە زۆری وڵاتان بەکاردێک کە پێی دەگوترێ XPS و EPS سەرچاوەکەیان یەک مادەیە بە خۆشحالیەوە دەستخۆشی لە خاوەن کارگەکان دەکەم کە بەڕاستی دەورەی گرنجیان هەیە ئێستا هەم کارگەی XPS هەم کارگەی هەم XPS هەم EPS لە هەرێمی کوردستان بەردەستن ئەو دوو مادەیە مادەی بابرین پلاستیکینە لۆ دیوار و لۆبانەکان زۆر بەکاردێ مادەی دیمان هەیە بابرین طبعا ئەوەش ڕەنجی جیاوازان هەماشتا ئێستا ئەوە خوری شوشەیە بەداخەوە نیتمان کارگەی ئەوانە شەرمەوە لە دەریشەوە تا ئێستا لە دەرەوە ڕادێتن ئێستا بەردەستە لە ئەو کەرستانەی کە هەمە ئەو کەرستانە ئێستا بەردەستن لە هەرێمی کوردستان باشە کاک شەماڵ ئەمە چۆن بەکارهێنرێ و کەرستانە لە بینی خشتەکانە یاخود بۆی لای بینەر زۆر بە سادەتر ڕوونی بکەینەوە چۆن ئەمە بەکارهێنرێت لە بینی دیوارەکانە بێ یاخود لە بانەکانە بێ بەخۆی سێ شێواز هەیە بەنسبەت دیواری سێ شێوازمان هەیە بۆ جێبەجێکردن یاخود ئەگە دیوارێکمان هەبوو لە ڕووی دەرەوە لێ دەدرێ یان لە ڕووی ژۆرەوە لێ دەدرێ یانیش لە ناوەندێ لێ دەدرێ ئەوەی ئەگەر بینەوە سە پێناسەی دابڕانی گەرمی کە دەرێن هاوینان نابی گەرمی ژۆرەوە دەرێ بێتە ژۆرێ و زستانانیش گەرمی ژۆرێ بە فیڕۆنەچی زۆر لەبەرەوەی کەش و هەوای هەرێمی کوردستان هاوینەکی زۆر ساردمان هەیە زستانەکی هاوینەکی زۆر گەرممان هەیە زستانەکی زۆر ساردمان هەیە ئەگەر بگونجێ طبعا ئەوەش کولفەیە لە هەردوو ڕووی بدرێ زۆر باشترە طبعا شێوازی دووەم ئەگە دیواری دوانەمان هەبوو ئەو لە ناوەندێ بەکاردێ بەڵام چ لە ژۆرێ بدرێت چ لە دەرێ بدرێ هەمان وەزیفەی خۆی جێبەجێ دەکات بەڵام ئەگەر لە هەردووکی بدرێەوە باشترە ئەگەر لە ژۆرێ بدرێ لۆ منتیقە ساردەکان لە ژۆرێ بەکار باشە کاک شەماڵ تا چەند بۆ دەنگیش کاریگەری هەیە گەڕانەوەی دەنگ یا خۆت خانوێکی کپوو بێدەنگتر بەخۆی یەک لە مواسەفاتەکانی مەوادی عەزلی حەراری ئەگەر هاتوو هەر کەرستەک دابڕانی گەرمی بوو لە هەمان کات دابڕانی دەنجیشی تێدا بەڵام بۆ پێچەوانە نییە یعنی ئەگەر کەرستەمان هەیە دابڕانی دەنجیە بەڵام دابڕانی شەرت نییە دابڕانی گەرمی بی بەڵام کەرستەی دابڕانی گەرمی هەر هەمان لە هەمان کاتدا دابڕانی دەنجیشیان هەیە ئەی دابڕانی شێ ئێستا ئەمازانین کە بەتایبەت لە زستاناندا ڕوتوبەیەکی زۆر لە ماڵەکان هەیە ئەوەش تەئسیری ئەبێت یاخود نا لە قەزگەی طبعا تەئسیری دەبیتن هەتا شێ تەئسیر لەو مەوادانەش دەکات یعنی دەبی وا بیان پارێزی کە تووشی شێ نەبن بەڵام بابەتی شێ بە حەقیقەت هەرچەندەوە ناوی دابڕانی گەرمیە بەڵام بەشێک لەو پەرتووکە دابڕانی شێیە کە دامنایە دابڕانی شێ زۆر گرنگە یەک لە هەرە هۆیەکانی دروستبوونی دابڕانی شێ ئەوەیە بابرین ڤنتیلیشن هەواگۆڕچەیە کە بەداخەوە زۆر لە خانیەکانی مە ئێستا زستانان بەعربی پێی دەرێن تەکثیف دەبینی سەقفسانەوی یان سەقفەکان ئاوەکی ڕوتوبەتەکی لێدێ ڕوکنەکان مەیلە و ڕەش و لەم چەند ساڵی دواییدا زیاتریش بوو ئەوجا ئێستا کە بۆ چارەسەریوەی زۆر جار بزانە ئەو شتانەی کە ڕوو دەدەن ئەوە زۆربەی لە زستانان ڕوودەدا خانیەکانمان بەداخەوە هەواگۆڕچێ تێدانە هەواگۆڕچێش زۆر ئاسانە دەتوانی یعنی ئەگەر ئەوانەی خانیەکانیان تەواو بووە کە نەتانن تێک دەنەوە لە نوێوە چەند ساحیبەکی لە سەربانێدانێن هەوای ژۆرێ ئەوەی خڕ بوویتەوە گەرمیەکەی کە بەرز دەبتەوە عادەتەن علمیان وایە دەربینی ئەوانەی خانی لە نوێوە دەکەن زۆر بەسیتە لە بن سەقف هەموو خانیەکان سەقفسانەوی جێبەجێ دەکەن بەڵێ کاک شەماڵ باسیەوەمان کرد ئەم کەرستانە کە چەند گرنگە هەموو باسی گرنگەکەیت کرد چۆن گەرمیە پارێزێ لە
زستاندا و لە هاویندا نایڵە بێتە ژوورۆ تێچووی خانوویەک کە تەواو کە ڕستێکی لەو شێوەیە بکرێت و هەموو ئەو مواصفاتی تیاابێت کە باسی کرد بۆ نمونە ڕووبەرەکەی 200 متر بێ چەنی تێچێت بۆ کەسێک کە بتوانێت بەو شێوازە دروستی بەخۆی پرسیارەکی زۆر ماقولە هاوڵاتیانی ما زۆر جار لە یەک شتی دەترسێن جەدوای اقتصادیمان نییە ئەمە کە هەر پرۆژەشی جێبەجێ دەکەین کە گرنگترین شتە ڕوونکردنەوەی بابەتەکانت لۆ بکە ئایا ئەتو ئەوی بەکاردەینی ڕاستە مەبلەغەک پارەی سەرف دەکەی سوودی چ دەبیتن بە هەر حاڵ تەنها بەکارهێنانی وەی نییە دابڕانی گەرمی دەرکە و پەنجەرەکانیش زۆر گرنگن کە زۆر جار گەرمی و ساردی دەگوازنەوە بە شێوەکی گشتی خانیەکی 200 متری ئەگەر بێت و بانەکە و طبعاً بانی ئەخیری لەگەر پەنجەرەکان ئێستا بە سوپاسەوە کارگەی شوشەمان هەیە لە هەولێرێ چەند کارگەکمان هەیە نەک یەک کارگە کە شوشەی دابڕانی گەرمی بەرهەم دێنی ئەوە بەڕاستی شتێکی جێگای دەستخۆشیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لەوەی تەساهولاتیان لۆ کردێت کە ئەو کارگانەدانێن بە حدودی ناگاتە 50 وەرەقەی خانیەکی 200 متری ئەگەر بێت و یعنی شوێنە سەرچیەکان دانێ نەک دابڕانێکی گەرمی یعنی کەرستەکی 100 یەک قات بێ 200 دوو قات تابقی سەرێ پەنجەرەکانی لەگە واجی هەی تەبقەک لەوەی بەکاربیینی حدودی ناگاتە 5,000 دلاری بەڵام ئەو 5,000 دلاری کە لە کاتی دروستکردن دەدا سوودی چییە؟ طبعاً هەموو خەڵکەک چاوی لەوەیە بابرێن کەسابەتەکی بکە حیساب بکە ئەو 50 وەرەقەی کە دات ئیستیسمارەکەت پێکردیا وەبەرهێنانەکەت پێکردیا مانگانە کرێت دەداتێ یەکەم سوودی حەسانەوەی کەسەکانە لە بینایەکەی کە خەڵکانەکەی کە لە ناوە حەسانەوەشی مریحی دەداتێ لە ناو خانیەکەی ئێستا ئەو خانیانەی ئەوی ئەمە بابرێن ئەوی دابڕانی گەرمی تێدانیا لە کاتی کارەبا بڕانێ لە هاوینان فەوری هەست بە گەرمی دەکات زستانان هەست بە ساردی دەکات ئەمە لە ڕووی تەندروستیشەوە لە ڕووی تەندروستیەوە گرنگیەکی 100 گرنگی بهەیە دووەم بەلایەنی کەم مانگانە لە زروفی ئەوڕۆ حدودی 35,000 دینار مانگانە کارەبای لۆ دەگەڕێنتەوە یعنی هەم لە هاوین لە زستانان ئەگەر نەفتی بەکاربیینی خاوەن ماڵەکە نیوەی ساڵی پێشتر بەکاردەینیتن لەبەرەوەی پێویستی بە وزەی زۆر نییە بۆ بەکارهێنانی و بابەتە ئەو بابەتە ینی پێویستە هەموو هاوڵاتێک بیری لێ بکاتەوە بەکاری بینی هەرچەندە ئێستا ئێمە زۆربەی هاوڵاتیان لە ڕێیان سمینارەوە لە ڕێیان ئەوە بەرنامەی وەکو جەنابتان خەڵکەکانمان وشار کردەوە وەمان لێکردینە بەرەو بەکارهێنانی وانە بڕۆم بەڵام پێویستی بە زیاتر هەیە بە هیمەتی هەموو لایەکەیە لەوەی خەڵکەکەی ئەوەی ئێوە کردوتانە ئەخراوەتە بەردەست جایستە کاتێەوە هاتووە کە بتوانن وەبەرهێنەران یاخود و کەسانەی کە خانوەکان دروست دەکەن شوێنی نیشتە جێبوونەکان دروست دەکەن بتوان بەکاری بێنن و هۆشداریش بن بەو کەسانەی کە خانوویەک یا خوشوێنێکی نیشتە جێبوون بە تازە دروست ئەەکەن کاک شەماڵ زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆی کە ئەمڕۆ میوانداری ڕۆژ باشتان قبول کرد بە هیوای سەرکەوتن و بەردەوامیش زۆر سپاسی جەنابتان دەکەم لێرەوە دەمەوێت پەیامی خۆم ئاراستەی جەنابی سەرۆکی حکوومەت بکەم بە حەقیقەت هەرچەندە درێخی نەکردیا بە نووسرا و بە هەموو شێوازەک دابڕانی گەرمی زۆر گرنگە لەو هەرێمی کوردستان کە بە زووترین کات جێبەجێ بکرێ بە تایبەتی یارمەتی دەرەکی باشی حکوومەتە بۆ دابینکردنی کارەبای لەبەرەوەی تەزوەکی زۆری کارەبا دەجێرتەوە لێرەوەش پەیامی خۆم ئاراستەی سوپاس خۆم ئاراستەی هەموو ئەو کەسانە دەکەم کە یارمەتیاندام لۆ تەواوکردنی ئەم کتێبە زۆر سوپاس بۆ جەنابتان بەیانی باش کوردستان زۆر سپاس بۆ بەڕێزیشتان هەر بەردەوام بن زۆر سوپاس بەڵێ
ئێستاش با بەیەکەوە کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین بزانین چی گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە هەر لەگەڵەوەی کە باسی ئەو کەرەستە و یاخود ئەو شێوازانەمان کرد کە بتوانین چۆن خۆمان بپارێزین بە دروستکردنی بیناو خانووەکان بێت یاخود هەر شوێنێکی دیکە بێ ئێستا با بزانین چی گۆڕانکاریەک ڕوویداوە. وەکو بینیمان کە پلەکانی گەرما بە تایبەت لە شارەکانی باکووری کوردستان بە شێوەیەکی زۆر بەرچاو دابەزیوە و سەرمایەکی زۆر ڕێ کردوتە ئەوێ جگەلەوەی شەپۆلێکی بەفربارینیش زۆرینەی شارەکانی باکووری کوردستانی گرتوتەوە و ئاستەنگی هاتوچووی بۆ هەموو دانیشتوانی ئەو ناوچێش دروست کردووە کە بە جۆرێک ئێستا خەریکی بەفر ماڵینن یاخود بەردەم ماڵەکانیان هیچ نەبێ پاکەنەوە لە بەفر و بتوانن هاتوچۆ بکەن لەگەڵەوەی کە تیمەکانی سەر بە شارەوانیش سەرقاڵی ڕاماڵینی بەفرەکەن و هاوکاری هاوڵاتیانەکەن کە بە خاکەناس پێش ماڵەکانیان بە بەفر پاکەنەوە بێگومان ئێستا ئێوە ژەڵێن بەفرێکی ئاوا لێرەش باریایە هەندێک جار خۆشە بەڵام بەردەوامی ئەو بەفرە زۆرش زستانێکی سەخت قورسە ناتوانین بەردەوام بین لەگەڵیا با ئێستا بە یەکەوە ببینین بزانین ئەو بەفرە چۆن بەردەم ماڵەکانی گرتو چۆن پاکیەکەنەوە. چەند ڕۆژێکە شەپۆلێکی بەفر و باران بارین زۆرینەی شارەکانی باکووری کوردستانی بە تایبەتی پارێزگاکانی ئەرزەڕوم، قەرز، ئاگری و ئەردەخانی گرتووەتەوە و بۆ هۆیەوە ئاسەنگ بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل لە هەندێک شوێنیش تەنانەت بۆ هاتوچۆی پیادەش دروست بووە. تیمەکانی سەر بە شارەوانیەکانی ئەو چوار پارێزگایە و هاوڵاتیانیان بە ئامێری جۆرەجۆر بەفر ڕادەماڵن و شەقام و کۆڵانەکان پاک دەکەنەوە. بەهۆی بەفربارینی چەند ڕۆژی ڕابردوو جگەلەوەی ئاسەنگ بۆ هاتوچوو زۆرێک لە کارەکان دروست بووە هاوکاتەم و مژێکی زۆر چەند شارێکی گرتوێتەوە ئەوەش مەودای بینینی بۆ چەند مەترێک کەم کردوێتەوە و گرفتی سەرەکی بۆ شۆفێران بە تایبەتی لە ڕێگاکانی دەرەوە دروست کردووە هەروەها بەهۆی تاکەوتنی پلەکانی گەرما و کۆبوونەوەی بەفر لەسەر ئۆتۆمبیلەکان شۆفێران ناچارن پێشجوڵەکردن بە ئاو و ئامێری دەستی بەفرەکە لا بدەن و بە سەڵکی سەرجامی ئۆتۆمبیلەکان خاو بکەنەوە.
لەگەڵ گۆڕانکاری لە کەشوهەواکانی شارەکانی کوردستان شەپۆری بارانبارین و بەفربارین شەقام و کۆڵانەکانی زۆرینەی پارێزگاکانی باکووری کوردستانی تەنیوە. ئەوەش هاوشێوەی شۆفێران گرفتی بۆ دوکاندار و کاسبکارانی ئەرزەڕوم، قەرز، ئاگری و ئەردەخان دروست کردووە و بەفرێکی زۆر لە بەردەم دوکانەکانیان کۆبووەتەوە کە ڕەنگە کڕیاران وەک جاران سەردانی دوکان و بازاڕەکان نەکەن. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرما و زستان بەهۆی هەڵکەوتەی جوگرافی شارەکانی کوردستان بە ڕێژەیەکی زۆر بەفر و باران لە شارەکانی باکوور و باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان دەبارێت بە شێوەیە کە ڕێگای نێوان چەندین شار و گوند و دێهاتەکان مەترسیدار دەبن و زۆر جاریش دەبێتە هۆی داخستنیان. هەروەها چەندین جاریش بۆتە هۆی ڕاگررتنی دەوام و داخستنی قوتابخانەکان لە کاتێکدا بەردەوام تیمەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی ڕێگەوبانەکان و شارەوانیەکان سەرقاڵی فڕێدانی بەفر و پاکردنەوەی ڕێگاکانن. بێگومان جگە لە شارەکانی باکووری کوردستان چەند شارێکی دیکەش هەیە کە ئەوە نزیکەی 2 مانگ زیاترە بە فربارین دەستی پێکردووە کە لە ناوچە سنووریەکانی حاجی ئۆمەران و چۆمان ئەو کۆزین هەمیشە هاوکارمان یاخود پامنێرمان تەیفور محەممەد کە داخڵە بێت یاخۆ ڕاستەوخۆی کێبێت لە ناو بەفر و بارانبارینێکی زۆرەوە. ئەو کات ئێمە هێشتا لە کەشوهەوایەکی گەرما بووین لە پایتەختەوە، بەڵام ئەو دەستی بە سەرما کردبوو لەوێ سەرمایەکی زۆر و بەفربارینێکی زۆر زوو دەستی پێکردووە بە هیوای سەلامەتی بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان و هەرمی کوردستانیش بە تایبەتی. ئەمڕۆ زیاتر باسی کەشوهەوامان کرد و باسی ئەومان کرد کە لە چەند شارێک بەفربارین هەبووە، بەڵام کاتێک زۆر ئەستەمە کە باەکی زۆر بەهێز هەڵبکات و تۆش بتێ بە ئاراستەی پێچوانەی باەکەەوە بەڕێ بکەیت وەکو وایە کە ئەو پاڵە پێوەنێت و تۆش بەردەوام بگەڕێیتەوە یاخود بتەوێ بڕۆی کە لە شەقامەکانی ئەلیساند کە یەکێکە لە بەندەرەکانی وڵاتی نەروێژ جگە لە جوانی و ناوناوبانکی ئەو شوێنە کە لە ڕووی هەڵکەوتی شوێنەکەەوە کەشوهەوایەکی تاڕادێک نالەباری هەیە با بڵین باەکی بەهێزی لە کۆتایی وەرزی پاییز و سەرەتای وەرزی زستاندا هەڵەکات بە تایبەت لەم کاتەیە کە خەڵکی ناوچەکە بە ئەستەم ڕێدەکەن بە تایبەت بە ئاراستەی بایەکە. بۆیە پۆلیسی بەرگری شارستانی و هاوکاری هاوڵاتیانەکەن تا فریان بکەون و بتوانن بە ئاسانی بڕۆن. وەکو ئێستا لە وێنەکانیشدا دیارە هەرچەندە کەشوهەوای نەروێژ بە شێوەیەکی ئاسایی لە وەرزی هاویندا لە نێوان دای پلەیستیلیزی بۆ 16 پلەیستیلیزی تێناپەڕێت و وڵاتانی ئەسکەندەران فیا بە شوێکی گشتی لەو کەشوهەوایەدان و زستانێکی ساردیشی هەیە. بەندەری ئەلیساند بە جوانترین و قەشنگترین شوێنی نەروێژ دانراوە کە لە ساڵی 1938 دانیشتوانەکەی نزیکەی 45,000 کەس بووە، بەڵام لەم ساڵانەی دواییدا ڕێژەی دانیشتوانەکەی زیادی کردووە بە تایبەت لەسەر ئاستی هەموو جیهانەوە گەشتیاران ڕۆیان تێ کردو یاخود کەسانێک ڕۆیان کردوێتەوە لەوێ ئەژین بۆیە زیادی کردووە ڕێژی دانیشتوانی و چڕبوونی و بەرزی تەلارسازیش لەو شوێنەدا گۆڕانکاری تەواوی بەسەرا هاتووە. لەوانەیە ئەمەش ببێتە هۆیەوەی کەمتر ئەو بەهێزە ڕوو بدات و ئەم دیمەنانەش زریانی ئیڤارە کە هەڵدەکات و هاتوچێ هاوڵاتیانی ئەستەم کردووە. هەرچەندە هاوڵاتیانی ئەو ناوچێژ زۆربیان کێشێکی زۆر قورسیان یاخود جستەیەکی تەواو ڕێک و کێشیان با بڵین لاوازە ئەتوانین بڵین کێشیان کەمترە، ئەوە مەترسیان لەسەر زۆر زۆر زیاترە کە ناتوانن تەواو ڕێ بکەنەوە بێ چەند دانەیەکیان دەستی یەک بگرن ئەنجا بڕۆن. بێگومانەوە بۆ خۆی ئەبێتە وەرزشێکیش چونکە تۆ هێزێکی زۆرت یاخود وزەیەکی زۆرتەوە بۆی کە بڕۆیت و بەڵام باەکە هەرە ئەو گەڕێنێتەوە.
ئەزانین کەشوها گۆڕانکاری لە زۆر شتاکات هەر لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە لە سەرەتای پاییز زۆر دروستە بێ زۆر یاخود ژیانی ڕۆژانەی خەڵک گۆڕانکاری تەواوی بەسەرایە کە زۆر جار بەهۆی کەمبوونەوەی ئاوی دەریاچەکانیش بەشێک لە هاوڵاتیان زەرمەند دەبن کە هەروەک لە دەریاچەی سوغڵا لە تورکیا ڕاوکردنی ماسی لەو دەریاچەیە بەراورد بە ساڵی ڕابردوو زۆر کەمی کردووە بە شێوەیەک لە ساڵی ڕابردوو ماستیگرەکان ڕۆژانە 20 کیلۆ نەک میلیۆن 20 کیلۆ ماسییان ڕاو دەکرد بەڵام ئەم ساڵ ڕۆژانە تەنیا 5 کیلۆ ماسی ڕاوەکەن چونکە ئاوی ئەو دەریاچێ ئاستی ئەو ئاوە زۆر کەم بۆتەوە نزیکەی 4 مەتر کەمی کردووە ئەوەش ماسیگرەکان و تەنانەت خێزانەکانیشی نیگەران کردووە با ببینیم زینە و خێزانانی کە بژیویان لەسەر ئەو ماسیە بوو ئێستا چیەکەن ئەمساڵ بە هۆی کەمی بارانبارین و کەمبوونەوەی ئاستی ئاوی دەریاچەی سوغڵا لە پارێزگای کۆنیا لە تورکیا ڕاوکردنی ماسی بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە بە شێوەیەک ساڵی ڕابردوو ماسیگرەکان ڕۆژانە 15 بۆ 20 کیلۆ ماسیان لەو دەریاچەیە ڕاو کردووە بەڵام ئەمساڵ لە ڕۆژێکدا تەنیا 3 بۆ 5 کیلۆ ماسی ڕاو دەکەن مام عەبدوڵڵا کە 10 ساڵە سەرقاڵی ڕاوکردنی ماسیە دەڵێت کەمبوونەوەی ئاوی دەریاچەکە بێوێنەیە بەداخەوەم ساڵ ڕێژەی بارانبارین زۆر کەم بوو ئەوەش بووە هۆی ئەوەی ئاستی ئاوی دەریاچە کەم بکات وەک دیارە ئاوەکە یەکجار کەم بۆتەوە ئەوەش کاریگەری لەسەر ماسیگرەکان هەیە ئەم ساڵ ڕۆژانە تەنیا 5 کیلۆ ماسی ڕاو دەکەین لە کاتێکدا ساڵی ڕابردوو ڕۆژانە نزیکەی 20 کیلۆ ماسیمان ڕاو دەکرد هەندێک جار زیاتریش ئاستی ئاوی دەریاچەی سوغڵا نزیکەی 4 مەتر کەمی کردووە ئێستا ئەو شوێنەی ساڵی ڕابردوو ماسی لێوە ڕاوکراوە بۆتە وشکانی و هیچ ئاوی لێ نییە پێشبینی دەکرێت ئاستی ئاوی دەریاچەکە زیاتریش کەم بێتەوە ئەوەش نیگەرانی لەلایەنە ماسیگرەکان و خێزانەکانیان دروست کردووە چونکە بژێوی ژیانی چەندین خێزان لەسەر ئەو کارەیە ئاوەکە زۆر کەمی کردووە ساڵی ڕابردوو تاو شوێنەی من لێی وەستا بووم ئاو هەبوو بەداخەوە زیانێکی زۆرمان بەرکەوتووە دەریاچەی سوغڵا دەکەوێتە شارۆچکەی سەید شەهری سەر بە پارێزگای کۆنیا لە تورکیا ساڵانە ئاستی ئاوی دەریاچەکە لە وەرزی زستان 6 بۆ 5 مەتر بەرز دەبێتەوە بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمی ڕێژەی بارانبارین لەو ناوچەیە ئاستی ئاوی دەریاچەکە بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو نزیکەی 4 مەتر کەمی کردو و 5 مەتر لە کەناراوەکانی دەریاچەکە دوور کەوتوتەوە زیانمەندی کەمبوونەوەی ئاویش لە دەریاچەکەدا بە پلەی یەکەم ماسیگرانن ئێستاش با بەهای دراوەبیانیەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 126,800 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 152,100 دیناری عێراقیە 100 پاوەندی بەریتانی بە 167,500 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 16,100 دیناری عێراقیە 100,000 تومەنی ئێرانیش 4,900 دیناری عێراقیە جگە لەوانە مسخاڵێک زێڕی ئایار 24 373,000 دیناری عێراقیە و مسخاڵێک زێڕی ئایار 21 330,000 دیناری عێراقیە و مسخاڵێک زێڕی ئایار 18 280,000 دیناری عێراقیە. کاتێک کە کۆرۆنا سەری هەڵدا بێگومان یەکسەر هۆشداری درا بۆ کەسانی کە نەخۆشیێکی دیکەیان هەبوو یاخود نەخۆشیە درێژخایەنەکانیان هەبوو بەڵام ئێستا مەترسی کۆرۆنا لەسەر کەسانێکە کە کەچەڵن ئەوان مەترسی زیاتریان لەسرە بەپێی نوێترین ئاماری توشبوانی کۆرۆنا کە لەلایەن ماڵپەڕی 9 نیوز بڵاو کراوەتەوە دەرکەوتووە مەترسی کۆرۆنا لەسەر ئەو پیاوانەی کەچەڵن زیاترە. وەک سانجایە سیانایەکی پزیشکی پسپۆر لە نەخۆشیە پتایەکان باسی کردووە ئەڵێ پیاوانی کە چەڵ بنەمایەکی بایۆلۆجییان هەیە و ڕێژەی دووەم هایدرۆ ئیستۆسترۆنیان تێدا بەرزە ئەوەش یارمەتی ڤایرۆسەکە دەدات زیاتر بچێتە ناو خانەکانی لەشیانەوە بۆیە ڕەنگی ڕەنگە حاڵێکی سیر نەبێت زۆرترین ئەوانەی بە سەخت تووشی کۆرۆنا بن پیاوانی کە چەڵن. ئەو پزیشکە ئاماژە بۆش دەکات کە ئەو پیاوانەی دەرمانی چارەسەری تایبەت بە شێرپەنجەی پرۆستات وەردەگرن ئەگەری توشببوونیان بە کۆرۆنا کەمترە ینی وای لە هاتووە کۆرۆنا ئەوەندە جیاوازی کردووە ئەگەر کەسانێک کە چاڵ بن مەترسیان زیاترە لەسەرەوەی کە شێرپەنجەی پرۆستاتیان هەبێت.
بەڵام لە چەندین وڵات لە بیری نەکەین کە کەسانی یاخود بڵێن و کەسانی کە مویسەریان ڕووتاوە یاخود کە چڵن پێیانەوترێت ئەو کەسانی کە زۆر بەبەختن یاخود بە پیاوێکی زۆر جیاوازدا ئەندێن لە زۆر وڵات تایبەتمەندی خۆیان هەیە لە لای خانمان بە هیوای پارێزراوی بۆ هەموو هاوڵاتیەک. هاوڵاتیەکی شاری سلێمانی کە کۆنتترین کلیسازی شارەکەیە بە شاگردی فێری ئەو کارە بووە ئێستا سەر لە سەری لێ دەرەکات و ئێستا هەر لە ناو ئەو کارەدا قاڵ بۆتەوە و ئێستا سێ لە کوڕەکانی خۆی فێری هەمان کار و پیشە کردووە. ئەوێت پیشەی کلیسازی بەردەوام بێت و لە ناو نەچێت هەڵەدا ئەو پیشەی هەر بمێنێتەوە و کاری کلیسازیش پێویستی بە سەلیقە و وریایەکی زۆر هەیە ئەبێت ئاگاداری پێوانەکان بی بزین ئەو کلیسازە چۆن کارەکانی تا ئەم تەمەنە هێناوە. ساڵی 1995ەوە من دەستم کردو بەم پیشەیە سەرەتای دروستبوونی کارەکەم ینی فێربوونی ئیشەکەم خاڵەبەکر وەستای ڕئیسیمان بوو کە لەم گوزەرەیە خواافی کە ئێستا لە ژیانە نەماوە کۆچی دوایی کردووە خاڵەبەکر وەستای هەمومان بوو. خاڵەبەکر خوشکەزایەکی خۆی فێر کرده بوو کە ناوی وەسا کۆچەر بوو منیش لە وەسا کۆچەرەوە فێر بوو. پیشەکەم زۆر خۆشە پیشەیەکی بەلامەوە خۆشە پیشەیەکی ڕێکوپێکە هەم احتیاجاتی خەڵک پڕەکەیتەوە هەم ئیسفادەیەکیشی لێگەی بۆ خۆت ئەم پێویستیەکانی خەڵک شە ڕۆژانەکەیت سویچی سیارەی و نەبێ مەسەلەن کلیلی ماڵانە ئەمانە بە هەموو دروستەکەینەوە. من سێ کوڕم لە خۆمەوە فێری ئیشەکە بوون وەستا دابان و وەستا ژیبان و وەستا زریان الحەمدولله کە ئێستا زۆر لە من زیرەکترن لەبەرەوەی ئەوان گەنجترن و خوێنەوارترن و ئەمانە پیشەکەیان بەرەو پێشەوە بردووە و زیاتر ئیشی سویچی سیارە و کۆنتترۆڵ و بەسمە و کۆنتترۆلدانان و ئەمانە زیاتر ئەوان پەریان بە ئیشەکەیەوە و بەرەو پێشتر بردویانە ئیشی ئەلەکترۆنیەکە من زیاتر ئیشە کۆنەکانەکەم لە ناو بازار وەکو سویچە سیارە کۆنەکان. جیا لە گرنگیدانی بە پیشەکەی لەگەڵەوەشدا ئەو کەسانی کە کلیر سازن بێگومانە بێ متمانێکی زۆریان لەناو هاوڵاتیاندا هەبێت بەتایبەت ئەو کەسانی کە سەردانیانەکە نوێیانەوەی کلیل دروستکەن چونکە کاتێک تۆ کلیلێک دروست دەکەیتەوە لەوانێ بۆ شوێنێکی تەواو پارێزراو بێت بۆ ئەو کەسانە هەمیشە جێی متمانەی خەڵکن کاتێککە کلیل دروست دەکەن. باسێکی تایبەتمان بۆ ئامادە کردوون ئەمڕۆ باسێواکەین کە سوودەکانی ماچکردن چییە؟ پزیشکان و پسپۆڕان ئاماژە بواکەن کە ماچکردن سۆز و خۆشەویستی لە نێوان دوو ڕێگەزی جیاواز بە تایبەت هاوسەران زیاد دەکات و فشارە دەرونیەکان کەم دەکاتەوە. جگەلەوە فشاری خوێندا دەبەزێنێت و سەر ئێشە کەم دەکاتەوە و هەروەها ئازاری ماسوولکەکان کەم دەکاتەوە و پشوو بە دەم و چاو دەدات و هەروەها کاتەکانی خەوتن ڕێک دەخات و جەستە ئارام دەکاتەوە. جیا لەوانە ماچکردن وا دەکات زیاتر متمانەت بەخۆت بێت و هەروەها هۆرمۆنی دڵخۆشی زیاتر دەردەدات و هەست بە ئاسوودەی دەکەیت و جگەلەوەش لەرەکانی دڵ ڕێک دەخات و دڵە کوتت هەبیا خود دڵت پەلەپەل بکات بە ماچکردن ئەو دڵت هادی ئەبێتەوە و لەرەکانی ڕێکەخات و سووری خوێنیش چالاک دەکات. ئەمە سوودەکانی ماچکردن بوو هەرچەندە لە سەردەمی کۆرۆنادا بەردەوام پسپۆڕان یاخود کارمەندانی تەندروستی هەموو لایەک جەختیان لەوا کردەوە کە دوورکەوینەوە لێ بە هیچ شەیەکیش ماچکردن نمێنێت لە بینی کەسەکاندا و لە نزیکەوە ماچکردن دەکەیت. بەڵام ئەزانین هەر کاتێک تەندروستێکی باشمان هەبوو ماچکردنی کەسانی ئازیزمان یاخود منداڵەکانمان ئەوە هەستێکی خۆشمان پێدات. بەم
بەڵێ بم بەتە کۆتایی هێنم بە بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوان هەمیشە تەندروست باش بن چاوی هەمووتان ماچەکەم ماڵەوە.